ڕووداوەکان وەک خۆی دەنووسینەوە. لە ناو دڵی ڕووداوەکان ئامادەین و سەڵ لە هیچ ڕێگریەک ناکەینەوە. وێنەکانیش وەک خۆی پیشان دەدەین. ئێوەش ڕاستیەکان وەک خۆی ببینن. لە باخی ئیمان و ئەخلاق و کەلتوری ڕەسەن وشەکان دەستە چن دەکەین. لە پەیامەوە ماڵەکانتان پڕ دەکەین لە بۆن و بەرامەی ژیان دۆستی. دەست بەدەست نوێژەوە خەریکی نیشتیمان سازین. پەیام بۆ هەمیشە بەڕاستی و ڕاشکاوی دەمێنێتەوە. بەڵێزان خۆشەویستانمان ئێرە ستودیۆی پەیامی ڕۆژە، هاوکارانمان لێرن خۆیان ئامادەکەن بۆ بەرنامەیەکی پەیامی ڕۆژ. بەرنامەی پەیامی ڕۆژ کە بەرنامەیەکی بەیانیانە، هەموو ڕۆژی پێشکەش دەکرێت و ئەم بەرنامەیە لە چەندین تەوەر و بابەتی جیاجیا دووبارە بێتەوە. مچمە لای هاوکاران کەمێک گفتوگویان لەگەڵ دەکەم. سڵای خۆتان لێبێ. ڕاستان باشە؟ خاڵ حاڵیەوە تۆ چۆنی باشی؟ شیرینی فەرموو. وەستان چۆنە؟ ئێستا لەنیا ئێمە لای تۆ با لەگەڵ ڕۆنیا کەمێک گفتوگۆ بکەم. ساڵیادی دامەزرانی کەناڵی پەیامە چ پەیامێکە دێتەوە؟ لە ساڵیادی دامەزراندنی یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم کارمەندان و هاوکاران مەکەم لە کەناڵی پەیام و پیرۆزبایەکی گەرمیش لە بینەرانی کەناڵ دەکەم، لە بیسەرانی کەناڵ دەکەم. پەیام میدیای خەڵکە نەک تەنهای ئێمە. خۆشحاڵم کە بەشێکم لەم خێزانە جوانە. پەیام ماڵی دۆمە بۆ من، بۆیە ئومێدەوارم کە لە ساڵی نوێی کارکردنیش بە گروتینێکی نوێەوە بە چەندین بەرنامەی جیاوازەوە بێتەوە خزمەت خەڵک. بەڵێ میش و کارتان چۆنە لە پەیامی ڕۆژ ڕۆ بۆ پێیکە لەوانێت جیاواسی بێ لە بەرنامەکانی دیکە ڕۆژانەیە چۆن بەرنامەکانتانەکەن؟ خۆش بەشێکی لە بەرنامەکەمە تۆزە چونکە ڕۆژانێت تااقەت فڕوکێنە تااقەتێکی باشێوێ ئەبە ڕۆژان لەگەڵ یا خەریک بی زانیاریکی زۆر کۆکەیتەوە و ئەوشی کە جێ خۆیەتی لێرە باسیکەین لەبەری ساڵیادی کەناڵەکەیە. پەیام کەناڵی پاراستنی بەها باڵاکانی ناو کۆمەڵگەی کوردی بووە، پاراستنی پەروەردە بووە، کەناڵەکە کە خێزان بە دیاریەوە دانیشێ و پەیامی ڕۆژیش یەکێکە لەو بەرنامانی کە زۆر تایبەت گرنگی بەم بابەتانە ئەدا. لە هەموو بوارەکان ناتوانیوێتی زانیاری گرنگ بە بینەر و بیسەر بگەێنێت، تەندروستی، ئابووری، دەرونی، کۆمەڵایەتی، چەندین بابەتی هەمە ڕنگ لە خۆگرێ. ئەمەش زۆرجی شانازیە بۆ ئێمە، هەم خۆمان سوودمە نەبین، هەم ئەش بیستینەوە کە خەڵک چەندێک سوودی لە بەرنامەکە بینیوە. ئەمە بۆ ئێمە زۆرجێ خۆشحاڵ و شانازی. دەستان خۆش لەنیا سڵای خوا لێ باشی سەلامەت بیاخوا. پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیام لە خۆم لە تۆ لە سەرجەم کارمەندان دەکەم. هیوادارم ساڵی نوێمان بە گروتینێک بە بەرنامەی تازە بە بیرۆکەی تازە بە بابەتی زۆر جیاوازتر بینەوە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی بینەرانمان. بگومان پەیام ئەوەی کە کردوێتی لە هەگبەیدا هەیە کە کۆمەڵێک بەرنامەی جوانی کردووە، کۆمەڵێک خزمەتی بە سەرجەم چین و توێژەکان کردووە، نەک ئەوەی کە تایبەت بێ بە یەک ئاست و یەک چین و توێژ. کەناڵی خێزانە دەتوانن خێزانێک دانیشت بە دیاریەوە و سەرجەم چین و توێژەکان بێ ئەوەی کە بترسن کە شتێکی نەشا و پیشان بدرێت لە کەناڵەکە و کاریگەری هەبێت لە سەریان. بێگومان خزمەتێکی زۆر باشی کردو لەو ڕۆ. هیوادارم لەمە بە دوایش سەرجەم کارمەندان بە گروتینێکی جیاوازەوە بە بیرۆکەی جیاوازەوە بتوانین خزمەتێکی باشتر بکەین بە کەناڵەکە. بەرنامەیەک بابەتێک پێویستە بۆ نمونەگەر لە کۆمەڵگایە پێویست بێت و پەیام لە داهاتوودا ببی کاتە بەرنامەیان پێشکەشی بە بینەرەکانی بات؟
خۆی ئەوەی کە زۆر پێویست بێت بگومان پەیام و کارمەندەکانی و پێشکەشکارەکانی هەمیشە کردوانە بیرۆکە و پێشکەشی لایانی بەرپرسیان کردووە لە پەیامدا و ئەوانیش بگومان ئەوەندەی کە پێویست بێت هاوکاریان کردوون بۆ ئەوی بەرنامەکان تایبەت بن و لە خزمەتی بینەرانیان بن بگومان بیرۆکەی جیاواز هەیە و شتی جیاوازیش هەیە کە هەمیشە پێویست بکات کە بخرێتە بەرچاوی بینەرانمان و خزمەتی پێ بکەین و خۆی بەرنامەکانی ئێمەش لەخوا بەزیابێت تاوکو ئێستا شتی زۆر باش و جیاوازمان هەبووە لە کەناڵەکانی تر جیاواز بووین وشتی باشمان خسۆتە چاوی بینەرانمان ئەگەر بەرنامەیەک شتێکی جیاوازتر هەبێ بگومان من بمیان هۆنیا بیان هەر کارمەندێکی تر بێت دەکرێت لە داهاتوات بخاتە بەردەم ژووری بەرنامەکان و ئەوانش کاری لەسەر ئەکەن بگومان شتی جیاوازش ئەوێت بەڵام ناکرێت لێرەوە حەز ناکەم ئاشکرای بکەین ئینشاءڵڵا بۆ بەرنامەکەی خۆشمان لە پامی ڕۆژیشەوە هیوادارم کە شتی جیاوازتر ئینشاءڵڵا بکەینە ناو بەرنامەکە و بە گروتینێکی زیاترەوە خۆی بەرنامەکە ئێمە چووکە بەیانیانە و هەموو ڕۆژێکیشە پێویستەکات کە گروتینێکی جیاوازدا بێ خۆی بەیانیان کە هەڵەسی لە خەو پێویستە شتێکی جیاواز بکەیت و بە شێوازێکی جیاوازتر دەرکەیت لەوەی کە بابەتێکی سیاسی پێشکەش بکەیت کە تۆ بابەتەکەت هەموو ڕەنگە ئەبێت بە شێوازێکی جیاوازتر دەربکەوێت و بۆ لایەنی خۆ ئامادەکردنیش بە بەرنامەی پایمە ڕۆژ خۆت ئاگاداری کاک دانیال پێویست بە هەموو ڕەنگیەک هەیە لە سەرجەم بوارەکان چ تەندروستی بێت چ وەرزشی بێت چ سیاسی بێت یان بابەتێکی کۆمەڵایەتی و دەرونی بێت دەکرێت لە هەموو بارەکان بخوێنیتەوە تۆزێک ئەوە یعنی قورسە ئەبێت متابعی هەموو بارەکان بکەیت جا قورسەتێکی خۆی هەیە هەمووی بەس لە کۆتاییدا کە تۆ دەبینیت بینەران چ فیدباکێکیان هەیە بۆت و ڕازی بوون لێت ئەوە بگومان لەسەروی هەموویەتی جا پێشکەشکارانی پەیامی ڕۆژ لە هەر بوارێکە پرسیاریان لێ بکەیانی هەر معلوماتیان پێیە دەرونی تەندروستی بابەتی ئاینی وەرزشی لەبەر ئەوەی کە ڕۆژانە جگە لە بابەتە سیاسیەکان هەموو بابەتێکی دیکە پێشکەشەکرێ بزە بدوایە خۆی چونکە بەرنامەکەشمان هەمە ڕەنگە دەکرێت هەر جارە و لەسەر تەوەرێک و بابەتێکی جیاواز قسە بکەین پێویستە لە هەموو بارێکەوە ینی ئێمە بخوێنینەوە و زانیاریمان هەیە بۆ نەجاری وایە لە بابەتی وەرزشی ئەلوانەیە کە ئێمە ئافرەتین زۆر حەزمان بە وەرزش نەبێت بەتایبەت فۆنیە حەزمان بە وەرزش نەبێت و متابعی نەکەین بەڵام پێویستە ئێمە کاتێکە میوانێکمان دەبێت لەسەر وەرزش قساکەین زانیارێکی سەرەتاییمان هەر هەبێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن دەستان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ کاک دانیار سلام علیکم. سلام علیکم کاک سەید. کاک سەید دەیەوێت کەمێک گفتوگۆم لەگەڵ کات کامێرەمانی کەناڵی ئاسمانی پەیامە. بەڵێ کاک سەید. کاک دانیار لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامە چیت هەیە بۆ هاوکارەکانت؟ پێشەکی پیرۆزبایەکی گەرم ئاراستی هاوکاران و هاوپیشانم دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام. من نزیکە بێتەوە لە 6 ساڵ لەم کەناڵم زۆر دڵخۆشم زۆر مرتاحم لە کارەکەم لەگەڵ هاوکارانم. سپاس بۆ خوا هەتا وەکوم ساتە هیچ ینی گرفتێکی ئەو تۆ ناتۆتەوە پێشەوە بۆ کارەکانمان ینی لە ژووری بەرنامەکان لە بەڕێوەبەر لە ستافە بەڕێزەکە هەمووی هاوکارن هەمیشە بەردەوام هەوڵ دەدەین کە نوێکاری لە بەرنامەکانماندا هەبێت بەرنامەی نوێ شتی نوێ پێشکەش بە بینەرەکانمان بکەین ئینشاءالله بۆ دەستپێکی چوونە نێومان بۆ تەمەنی 18 ساڵی کەناڵەکەمان حتمما کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک پلانی زۆر جوانمانە بێ ئینشاءالله پێشکەش بە بینەرەکانمانی دەکەین و لەگەڵشیدا بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاءالله پشتیان بەخوای گەورە شتی جوان و بەرنامەی تایبەت پێشکەش بە بینەرەکانمان دەکەین. کاک دانیار لەم چەند ساڵی لە کەناڵی ئاسمانی پەیامیت بەڵێ شتێکی خۆشکەوە سەردات بێت لە کاتی بێژەریە ئێوە تووشی چەندین لێدوان و میوان ئەبن لە بەرنامەکە چ شتێک بۆ تۆ سەرنجڕاکێش بوو؟ وەڵڵاهی زۆر دانێسە هەنێکم بە خەیاڵان نێتەوە بەڵام هەر شتێکە بوون من زۆر جارێکیان بوو میوانێک هاتە ستۆدیۆ دوو میوانمانە بوو ینی لە بەرنامەکە میوانی یەکەممانە بوو تەوەرێک بوو میوانی دومیشمانە بوو پاش و پێشکەوتو بوو ینی میوانی دووەم هاتبوو یەکەم بابەتێکی کە بوو ئیدی من پێشەکی تەوەری یەکەمم بوو دوانی ئاماژەم بە بابەتەکەی تەوەری یەکەم کرد میوانەکەشی ئەوە نەبوو وەڵام میوانەکە حەپەسا بوو لە ژێرەوە ئیشارەتی بۆ کردمەوت من بۆ ئەم بابەتە نهاتم ئەوەکەی مۆزوعی منە ئیتر هەستم کرد دوایتر ئەوە قەتعمان کرد و
خێرا چوومە سەر و مۆزعەکەی ئەو ترسا بوو یعنی وت چۆن باسی چییە کامە کەی مۆزعی منەکە قسەی لەسەر کەم.